ئەو کاتتان باش قوتابیانی بەڕێز لە بەشی دووەمی چاپتەری 5 باسی کۆلیژنز دەکەین چونکە کۆلیژن لە نێوان دوو پارتیکل یا زیاتر ڕوو دەدات و ئێمە لە بەشی 5 گوتمان باسی داینامیکس ئۆف سیستم ئۆف پارتیکل دەکەین کەوا کەی دەبێتی سیستم ئۆف پارتیکل ئەگەر ژمارەی پارتیکلەکان لە دوو لۆفسەرێ بێت. کۆلیژن دوو جۆری هەیە و کۆلیژن in one dimension کە پێی دەڵێن direct or head on collision یان بە شێوەیەکی ڕاستەوخۆ واتە پێش بەریەکەوتن لە کاتی بەریەکەوتن دوای بەریەکەوتن دەبێت دوو پارتیکلەکە لەسەر هەمان هێڵ بمێننەوە ئەو پێی دەڵێن one dimension مەسەلەن بۆ نمونە x axis بێت پێش بەریەکەوتن پارتیکلەکان دەبێت لەسەر تەوەرەی x بن و لە کاتی بەریەکەوتن و دوای بەریەکەوتنیش دەبێت لەسەر هەمان تەوەرە بن تەوەرەکە نەگۆڕێت. و جۆری دووەمی بەریەکەوتن collision in two dimension ئەوە پێی دەڵێن بەریەکەوتنی لار لێرە ئەو مەرجەی لە one dimension هەبوو گوتمان لەسەر یەک تەوەرە بێت شەرت نییە لەوانەیە بە شێوەیەکی لار بەریەک دەکەون و دوای بەریەکەوتنیش بە دوو ئاراستەی جیا دەڕۆن لەسەر تەوەرەکان شەرت نییە لەسەر تەوەرەیەک بێت ئەمە پێی دەڵێن oblique collisions. جا سەرەتا بۆ ئەوەی ئەمە باسی بەریەکەوتن بکەین چەند ڕاستیەک هەیە دەبێت ئەو ڕاستیانە لێرە بە کورتی و کوردی لۆتان شی دەکەمەوە لە بەریەکەوتن لە بەریەکەوتن ئەو کەمی فیزیاییانەی کە گرنگە پێویستە جلەوزە و مۆمنتەمی پارتیکلەکان بزانین پێش بەریەکەوتن و دوای بەریەکەوتن. اینجا بۆ زانینی جلەوزە و مۆمنتەمی پارتیکلەکان پێویستیمان بە خێرایی پارتیکلەکان هەیە واتە ئەوەی کە گرنگە بزانین خێرایی پارتیکلەکان پێش بەریەکەوتن چەندەوە دوای بەریەکەوتن خێرایی پارتیکلەکان دەبێت چونکە ئێمە ئەگەر خێرایی پارتیکلەکانمان زانین ئەو کاتە دەزانین بزانین جلەوزەی سیستمەکە چی لێدێت جلەوزەی سیستمەکە مەسەلەن بۆ نمونە جلەوزەی پارتیکلەکان پێش بەریەکەوتن کۆ دەکەینەوە دەبێتە جلەوزەی سیستمەکە دوای بەریەکەوتنیش کۆیان دەکەینەوە و بزانین جلەوزەی سیستمەکە زیاد دەبێت یا کەم دەبێت یان چۆن دەگۆڕێت و بە هەمان شێوە مۆمنتەمی سیستمەکە مۆمنتەمی پارتیکلەکان کۆ دەکەینەوە پێش بەریەکەوتن و مۆمنتەمی پارتیکلەکان دوای بەریەکەوتن کۆ دەکەینەوە بزانین چی بەسەردێت. جا لە گۆڕانی مۆمنتەمی سیستمەکە و جلەوزەی سیستمەکە دەتوانین جۆرەکانی بەریەکەوتن بزانین ئایا بەریەکەوتنەکە ئیلاستیکە یان ئین ئیلاستیکە یان با بڵێن پێرفێکت ئین ئیلاستیک کۆلیژنە کەوا دوای لە محازەڕەیە باسی دەکەین. هەروها جگەل لەو خێرایی پارتیکلەکان ئێمە گوتمان مۆمنتەمی پارتیکلەکان دەگۆڕێت مۆمنتەمی سیستمەکە لەگەڵ مۆمنتەمی پارتیکلەکان بەنسبەت ئێمە گرنگە. مۆمنتەمی پارتیکلەکان واتە مۆمنتەمی هەر پارتیکلێک بەجیا مۆمنتەمی سیستمەکە یعنی کۆی مۆمنتەمی پارتیکلەکان. جا لێرە مۆمنتەمی پارتیکلەکان ئەگە بە نمونە وەربگرین بمێن بمانەوێت گۆڕان لە مۆمنتەم ئێمە لە فیزیا پێی دەڵێن ئیمپەلس گۆڕانی مۆمنتەم پێی دەڵێن تەکاملی FTDT واتە هێزێکی گەورە لە کاتێکی بچووک ئەوە پێی دەڵێن گۆڕانی مۆمنتەم وە بە J ڤێکتەر ناومان ناوە. جا لێرە ئەگە تەماشاکەی دلتا P کە دەکاتە J ڤێکتەر یەکسان بە F نێت دلتا T کە دەکاتە مۆمنتەم یان ئیمپەلس مۆمنتەم تیۆرم و دەکاتە MVF VF یعنی فاینەڵ خێرایی پاش بەریەکەوتن ناقص MVI خێرایی سەرەتایی بۆ هەر پارتیکلێک کەواتە بۆ هەر پارتیکلێک دەتوانین بڵێن PF کەم PI یعنی PF مۆمنتەمی سیستمەکەیە پێش دوای بەریەکەوتن مۆمنتەمی پارتیکلەکەیە دوای بەریەکەوتن MVI مۆمنتەمی پارتیکلێکەیە پێش بەریەکەوتن. با ئێستاگە دوو نمونە وەرگرین لێرە لە سلایدی دواتر تەماشاکەن. نمونەی ئەی لێرە ئێمە پارتیکلێکمان هەیە لێرە لە عابەیەکمان هەیە دێتە خوارێ بەرزەوی دەکەوێت خێراییەکەی ڤە و پاشان خێراییەکەی دەبێتە سفر. لە نمونەی دووەم پارتیکلێکمان هەیە خێراییەکەی ڤە بەرزەوی دەکەوێت دوای بەرز دەبێتەوە بە ئاراستی پێچەوانە خێراییەکەی دەبێتە ڤ بە ئاراستی پێچەوانە. جا لە نمونەی ئەی و بی ئێستا ئێمە دەتوانین بە ئاسانی گۆڕانی مۆمنتەم حساب بکەین. بەڵێ ئێستا دوو نمونەمان هەیە نمونەی ئەی لەگەڵ نمونەی بی ئەگە سێریکەین لە نمونەی ئەی بین حسابی گۆڕانی مۆمنتەم بکەین دلتا پی دەبوو لە عابەکە M وەکو خۆی دادنەوە V after سفرە V after سفرە کەم V before لەبەرەوە پێچوانەی تەوەرەوە ناقص V دادنێن دەکاتە MV. بەڵام گۆڕانی مۆمنتەم لە بۆ تۆپەکە جاریشتر دلتا پی M دادنێن V after لێرە Vە
كم اوش كم في دبت 2 ام في زانه دبت في كم في دبت 2 ام في كات او غوراني مومنتما لبو نمونه بي كاتا ليرة غوراني مومنتم واتا بارتكل كان مومنتم كان يان دغور بيش بدي كوتن خيرايه كان يان نوعك دوای بریکوتن خیرای کانی اند گورد بشوی چگشتی و اکوات مومنتم کانشان دگورد کات گورانی مومنتم اما پیدلن impulse اول که گرینگه لیره conservation of momentum اگر بین لو بریکوتن تمشاکل او پیش بریکوتن before لسر توری اکسا اثناء كاتي بريكوتن دواي بريكوتن كوات ام جورا بريكوتنا او بيدلن head on collision يعني بيدلن direct collision بيدلن one dimension collision شو كلا سريك توري انجا ليرا اگر سيستمك مانها بي isolated system بيت واتا no external force يعني هي تيزي شتر كارنا كاتا سر particle هروها closed system مانها بيت كواتا هیچ ماسی پارتیکلەکان پێش بەریەکەوتن یان دوای بەریەکەوتن وەکو خۆی بێت نەگۆڕێت كواتا لم حالة the linear momentum of each colliding body may change كواتا linear momentum particle كان دغورت وقوتمان بلام the total momentum of the system cannot change يعني المومنتمي سيستم كان اغورت يعني مومنتمي اگر كوي هردو particle كان كوكينو بيش بريكوتن مثلا ليرا particle سوركو لێرە پارتیکلە شینەکە یا کەسکەکە پێکەوە کۆبکەینەوە ئەو دوانە لێرەش دوای بەریەکەوتن مومنتەمەکان کۆبکەینەوە ئەوە ناگۆڕێت بەڵام لێرە مومنتەمی هەرێک لەو پارتیکلەکە بە جیاوەرگرین دەگۆڕێت زانە لێرە دەڵێن مومنتەمی پارتیکلەکان یعنی خێرایی پارتیکلەکان دەگۆڕێت بەڵام مومنتەمی سیستمەکە ناگۆڕێت ئەنجا نەگۆڕانی مومنتەمی سیستمەکە کە دەڵێ پی بیفۆر دەکاتە پی ئافتەر یان پی دەکا پی داش یان دەڵێن پی ئف دەکا پی ئای ئەوە پێ دەڵێن conservation of momentum پێ دەڵێن conservation of momentum و دەشتوانین لێرە لە یاسای impulse momentum theorem لەو ئێگزامپڵە بسەلمێنین کە مومنتەمی سیستمێک ناگۆڕێت مەسەڵەن ئەگەر بین ئەو نمونەیە وەرگرین ئەمە پێش بەریەکەوتنە خێرایی پارتیکڵی M1 V1 ئایە M2 V2 ئایە دوای بەریەکەوتن زانە خێرایی پارتیکلەکە دەبێتە V1F يعني گۆڕا لێرەش خێرایی پارتیکڵی دووەم دەبێتە V2F بزانە ئاڕاستەی پارتیکلەکان یعنی خێرایی پارتیکلەکان هەم لە نرخ هەم لە کە دەڵێن خێراییەکانیان گۆڕا واتە قیمەتی خێراییەکان گۆڕا هەروە ئاراستەکانیشیان گۆڕا کاتە ئەگەر بین یاسای impulse momentum theorem بەکاربینین لێرە F2 دەستداتی کۆتمان کە دەکاتە گۆڕانی مومنتم يعني اگر گۆڕانی مومنتم بەکاربینین دەبۆ پارتیکڵی یەکەم دەبێت M1V1F کەم M1V1I پارتیکڵی یەکەم بەتەنێ وەردەگرین مومنتمی پارتیکڵی یەکەم دوای بەریەکەوتن کەم مومنتمی پارتیکڵی یەکەم دوای بەریەکەوتن لە بۆ پارتیکڵی دووەم دەبێ بڵێن F1 دەلتاتی ئەوەش دەبێتە مومنتمی پارتیکڵی دووەم ناقص مومنتمی پارتیکڵی دووەم دوای بەریەکەوتن کەم پێش بەریەکەوتن دا لەبەرەوەی F1 دووش لە یاسای سێمی نیوتنی یاسای کار و کاردانەوە دەکاتە سالب F1 کەواتە ئەم دوو هاوچەشەیە بە ئاسانی دەتوانین یەکسانیان بکەین یعنی لەبەر ئەوەی ئەمە ئەگەر هاتوو هاوچەشەی یەکەم جاران سالی بکەین ئەوە یەکسانی دەکەین بە هاوچەشەی دووەم یان بە پێچەوانەوە هاوچەشەی دووەم جاران سالبێک دەکەین یەکسانی دەکەین بە هاوچەشەی یەکەم کەواتە بۆمان دەردەکەوێت کەوە لە دوای ڕێکخستن کەوە مومنتەمی پارتیکڵی یەکەم کۆ مومنتەمی پارتیکڵی دووەم ئەوە پێش بەریەکەوتنە کەواتە دەبێتە پی before یەکسان دەبێت بە مومنتەمی پارتیکڵی یەکەم دوای بەریەکەوتن کۆ مومنتەمی پارتیکڵی دووەم ئەوەش دوای بەریەکەوتن کەواتە دەبێتە پی before یەکسانە بە پی after کەواتە لێرە بۆمان دەردەکەوێت کەوە مومنتەمی سیستمەکە ناگۆڕێت کەواتە ئەوە ئێگزامپڵێکە لەسەرەوەی کە دەڵێ مومنتەمی سیستمەکە ناگۆڕێت جا ئەگەر ئێمە زانیمان مومنتەمی سیستمەکە ناگۆڕێت ئەو کاتە دەتوانین جۆرەکانی کۆلیژن دیاری بکەین کەواتە لە هەموو جۆرەکانی کۆلیژن دەبێت ئەوە بزانین کە مومنتم is conserved in any collision واتە ئەگەر
تصادمك إلاستيك بيت إن إلاستيك بيت بيرفكت إن إلاستيك بيت كاتا مومنتم سيستمك ناغورد كاتا أجر بين إن إلاستيك كوليجن وربجرين لا وكل هاردبول رودادات kinetic energy is not conserved جلوزة دغورد بلام مومنتم بوتمان ناغورد كاتا لإن إلاستيك كوليجن بوتمان مومنتم سيستمك ناغورد أو كدغورد جلوزة سيستمك ولا إن إلاستيك كوليجن حالتك من هي بيدلين perfect إن إلاستيك كوليجن أوش كاتك رودادات كاتك هردو بارتكلك دواي بديكوتن بيكودن وسين واتا خيرائيا وكو يكدبين واتا بهمان آراستا درون وهمان بر خيرائي درون واتا دو بارتكلك بيكودن وسين لما زورة تصادمية بيدلين perfect إن إلاستيك كوليجن ل perfect إن إلاستيك كوليجن خيرائي بارتيكل كان دواي بريكوتن وكو يكدبت خيرائي بارتيكل كان ناغورت واتا هم آراستيان هم قيمتيان واتا دو بارتيكل كان دواي بريكوتن بيكوتن وسين الإلاستيك كوليجن ليرا هردو جان both momentum and kinetic energy are conserved اما قلت ما momentum هر ناغورت ليرا جلوزش ناغورت كاتا اگه جلوزش مكا ناغورا او كاتا بيدلين إلاستيك كوليجن بكرتي أجا جلوزيست مكا نجورا تصادمك بيدلين إلاستيك كوليجن وأجا جلوزيست مكا كورا أو كاتا جوري تصادمك بيدلين إن إلاستيك كوليجن وحالة تجلا إن إلاستيك كوليجن كبيرفكت بيت أو واتا خيراي بارتكلا كان دواي بدي كوتن ناغور الوقت خويد من التوال ذا الحقيقة دا أو تصادماني كوالا جان روجانا لبلمي باولين أوتومبيلا كان يعني تصادمي تر لنيوان خلق كرودادات أو جورة تصادماني كبيدا من أكتوال كوليجن دكوت نيوان أو دو جورة تصادمي إلاستيك لغل إني بيرفكت إني إلاستيك إلاستيك لغل بيرفكت إني إلاستيك أو الليميتا لا أجابين أو الليميتا دياري كين بفي coefficient أو restitution أو كل كي جرانوا يعني ارتداد لا إلاستيك كوليجن اي صفر لا بيرفكت ان الاستيك يعني لا الاستيك كوليجن اي كلا بيرفكت ان الاستيك كوليجن اي صفر يعني البو اي لنيوان صفر ويك دا بيت اگر اي يعني coefficient of restitution يكسان بيبقى صفر او بيدلين ان الاستيك كوليجن يعني بيرفكت ان الاستيك كوليجن وباگر هاو كل كي ارتداد اي يكسان بيبقى يك او زوري تصادمك بيدلين الاستيك كوليجن وقيمتي اي يعني هاو كل كي قرانوا أما لنيوان صفر يكدبت لبو actual collisions. كاتا most collisions fall between elastic and perfectly inelastic collision. زوربيو تصادم أني كوتمان actual يعني راستين لنيوان elastic و perfect inelastic collision دبت. استا اما دزدكين با elastic collisions سرتا تن بيناسي غوردغرين لسر elastic collision وطبعا elastic collision مومنتم سيستمك ناغورت وات مومنتم بيش بري كوتن يكسان دبي بو مومنتم دو بري كوتن اگر تماشاكين دي زارشت خيراي بارتيكل كان بيش بري كوتن m1 خيراي كي v1 آيا m2 خيراي كي v2 آيا لسر توري اكسا دو بري كوتن خيراي بارتيكل شينك دبي v1f اي بارتيكل قوية كده بتا v2f زوري تصادمكش دايركتا هيد اون كوليجن واتلسر توري اكس بوده زالا الاستيك كوليجن مومنتم ناغورد مومنتم پیش بری كوتن يكسانه با مومنتم دوای بری كوتن هروها جلوزي ستمكش ناغورد يعني جلوزي ستمك پیش بری كوتن يكسانه به جلوزي ستمك دوای بری كوتن الاستيك كوليجن دتوانن جلوزه با زوريشتر بنوسين يعني اگر هر يگلو جلوزانه دارن مثلا بونو دارن m1 دابش m1 يبقين يعني بكينا m1 سكوير لسر m او كاتا دبيتا p1i سكوير لسر دو يعني بوشويش دتواني بنوسين بشوي مومنتم دانا دارشتر هاوش الشي كاينتيك انرجي بشوي مومنتم ديرا p1i تواندو لسر دو m1 يعني دارن m1 دابش m1 دارن m2 دابش m2 بوشويا للا راستش بهما شوا كاتا هاوش كاينتيك انرجي بشوي v يا بشوي p بنوسي هردوشي هردبت كاتا كاينتيك انرجي is conserved في ام هاوش يعني ام هاوش هردوشي راست
کەواتە لێرە لە هاوچێشەی جوولەوزەی سیستمەکە دەتوانین هاوچێشەیەکی زۆر سادە وەربگرین لە ئیلاستیک کۆلیژن کە بزمەت ئێمە زۆر گرنگە لێرە باسی دەکەین ئەگەر سەیری ئەو هاوچێشەیە بکەین لێرە لە هەردوو لە هاوچێشەکە ئەگەر جاران دوو بکەین دۆکان نامێنێت یەکەم جار ئەوەیە و لێرە ئەگەر V1I تواندوو کەم V1F ئێمەکان M1 لەلایەک M2 لەلایەک دابنین لێرە ئەو دەبێتە V1I تواندوو کەم V1F تواندوو ئەمە جیاوازی نێوان دوو جایە هەر یەکیان مەسەڵەن بۆ نمونە ئەو دەبێتە V1I کەم V1F V1I کۆ V1F لێرە V2F کەم V2I V2F کۆ V2F ئەمە هاوچێشەکەمان بۆ شێوەیە لێدێت جا ئەگەر بین ئێستا ئەمە هاوچێشەی مومنتەم لێرە تەطبیقی بکەین هاوچێشەی مومنتەممان هەیە لێرە ئەمە هاوچێشەی مومنتەم دەتوانین لێرە بە ئاسانی ئێمۆنەکانیش لەلایەک بنووسین ئێمدۆکانیش لەلایەک بنووسین جا زۆر بە ئاسانی لۆمان دەردەکەوێت لە هاوچێشەی مومنتەم M1 ئەگەر M1 لەلایەک بێ M1 V1I کەم V1F یەکسانە بە M2 V2F کەم V2I اینجا لێرە لە جاتی M1 V1I کەم V1F کەوتکە لێرە تێرمیەکەمە ئەوە دابنێن M2 V2F کەم V2I تەمان هاوچێشەکە زۆر کورت دەبێتەوە لەولای یعنی جارشتر M2 لەگەڵ M2 کورت دەبێتەوە ئەوە کە دەمینێتەوە لە هاوچێشەکەی سەرێ لەم هاوچێشەیە ئەوە یعنی ئێستا لە هاوچێشەیە جوولەوزە کە دوای ئەوەی جیاوازی نێوان دوو جوزایەکەی لەسەر تەطبیقەکەین لەگەڵ هاوچێشەی مومنتەم اینجا لەم دوو هاوچێشەی ئاخیری ئەم هاوچێشەیەمان لە بۆ دەبێت ئەگەر تەماشای ئەم هاوچێشەیە بکەین زۆر بە کورتی و بە کوردی دەڵێت چێ دەرێ کۆی خێرایی پارتیکلەکان پێش بەریەکەوتن و دوای بەریەکەوتن یعنی با بڵێن خێرایی پارتیکڵی یەکەم لەگەڵ خێرایی پارتیکڵی یەکەم پێش بەریەکەوتن لەگەڵ دوای بەریەکەوتن کۆبکەوە لێرە هەمان ئەوەی خێرایی پارتیکلەکان V2F کۆ V2I کۆکەوە هەمان شتە ئەمە لێرە لە ئیلاستیک کۆلیژن دەتوانین زۆر بە ئاسانی بڵێن ئەگەر ئێمە سێ لە خێراییەکان بزانین دەتوانین خێرایی چارەم بدۆزینەوە بەپێی ئەم هاوچێشەیە V1I کۆ V1F یەکسانە V2F کۆ V2I مەسەڵەن بۆ نمونە ئەگەر خێرایی پارتیکڵی یەکەم 3 مەتر لەسەر سێکند بوو ئەوەی دووەمیش لێرە 7 مەتر لەسەر سێکند بوو یعنی کۆمان کردەوە بۆ دوو کەواتە ئەگەر V2F لێرە V2F 6 مەتر لەسەر سێکند بێت کەواتە بە ئاسانی دەزانین کەوا V2I دەبێت 4 مەتر لەسەر سێکند بێت بە لێرەش دەبێت 6 لەگەڵ 4 کۆکێ و کاتە 10 هەن دووبارەی دەکەمەوە ئەگەر لەم هاوچێشەیە سێ خێرایی بزانین دەتوانین خێرایی چارەم بدۆزینەوە مثلەن بۆ نمونە ئەگەر V1I 3 مەتر بوو لەسەر سێکند 3 مەتر لە سێکند اینجا یەکەکە ناڵێم ئەگەر V1I 3 بوو V1F 7 بوو V2F 4 بێت ئەوە دەبێت V2I 6 بێت ئەگەر V2F 6 بێت ئەوە دەبێت V2I 4 بێت ئەگەر V2F 5 بێت ئەوە دەبێت V2I 5 بێت کەواتە بە شێوازی تریش دەتوانین بینووسین لێرە ئەگەر V1F کەم V2F بکەین یەکسانە بە V2I کەم V1I یعنی Fەکان لەلایەک وەنەکان لێرە ئەگەر دابەشی یەکتریان بکەین دەکاتە یەک ئەو یەکە لێرە ئەوە پێی دەڵێن coefficient of restitution ئەوەی کە باسمان دەکرد لە ئیلاستیک کۆلیژن ئی دەکاتە یەک یان coefficient of restitution ئەو ڕەمزە ئی ئەپسیلان نۆکتیلۆ بەکاردێنین کە دەکاتە یەک لە ئیلاستیک کۆلیژن گوتمان ئی دەکاتە یەک بەڵام لە پرفێکت ئینئیلاستیک کۆلیژن ئی دەکاتە سفر ئەگەر لە بیرتان بێ گوتمان خێرایی پارتیکلەکان دوای بەریەکەوتن وەکو یەکی لێدە یعنی V1F و V2F یەکسان دەبن ئەگەر ئەو دوانە یەکسان بن کاتە دەبێتە سفر دابەش ڕقەمێک دەبێتە سفر و ئەم ڕێژەیەش ئەمە دەبێتە یاسا دەبێتە بۆ دۆزینەوە ئی بەکاردێت ئەمە هاوچێشەیە کە بەکاردێ بۆ دۆزینەوە ئی کە دەکاتە speed of separation خێرایی لێکجیابوونەوە لەسەر speed of approach ڕێژەی نێوان خێرایی لێکجیابوونەوە بۆ خێرایی لێک نزیکبوونەوە پێی دەڵێن coefficient of restitution کە لە ئیلاستیک کۆلیژن دەکاتە یەک و لە پرفێکت ئینئیلاستیک کۆلیژن ئەو ڕێژەیە دەکاتە سفر چونکە لە پرفێکت ئینئیلاستیک کۆلیژن خێرایی پارتیکلەکان دوای بەریەکەوتن یەکسان دەبێت واتە V1F یەکسان دەبێت بە V2F کەواتە ئی دەکاتە سفر
لە محاضرەی داهاتوو ئیشاڵە باسی جۆری دووەمی بەدیەکەوتن دەکەین ئەویش پێی دەڵێن inelastic collision.